ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پرۆژەی کتێبی دەنجی. کتێبی ژمارە 1 وانەکانی ژیان 333 وانەی ژیان لە نووسینی هیمداد عەبدولقەهار محەممەد، چاپی یەکەم ساڵی 2019 لەلایەن دەستگای بڕیار بۆ چاپ و پەخش و بڵاوکردنەوە بڵاوکراوەتەوە. ئەم کتێبە پێشکەشە بەوانەی بەردەوام ڕوو لە کاری مرۆڤانن، ئەوانەی تەنها بۆ خۆیان ناژین. سوپاس بۆ هاوڕێ و هاوپیشەکانم بۆ هاندان و بەردەوامیان، ئەوان لە پێداچوونەوە و هەڵەچنی زۆر هاوکار بوون. پێشەچی مرۆڤیش لە ماوەی ژیانیدا بە چەند قۆناغێک گوزەر دەکات و تووشی هەڵوێست و بارودۆخی هەمەجۆر دەبێت. لەبەرەوەی مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، بۆیە حەز دەکات زۆربەی کات لەگەڵ کەسانی تردا لە پەیوەندی دابێت. ئەو حەزەی مرۆڤیش ڕەنگە بۆ خۆسەپاندن، خود سەلماندن یان بۆ فێربوون بێت. ڕەنگە لاتان سەیر بێت کە دەڵێم خۆسەپاندن. بەڵێ، بەڕاستمە. کەسانێک هەن حەز دەکەن بۆ چوونەکانی خۆیان بەسەر کەسانی دەوروبەریان بسەپێنن و هەرگیز گوێ بەڕاستی و دروستی بۆ چوونەکانیان نادەن و گوێش لە کەسانی تر ڕاناگرن. هەندێک مرۆڤی تر دەیانەوێت لە ڕێگەی پەیوەندی لەگەڵ کەسانی تردا خودسەلماندنی خۆیان بەدەست بهێنن یان پیشانی کەسانی تری بدەن. لەلایەکی تریشەوە مرۆڤ دەیەوێت بەردەوام فێر بێت لە کەسانی تر و ئەزموونەکانیان لە ژیاندا، بۆ ئەوەی ئەو پەند و وانە و ستراتیژیانە فێر بن کە کاریگەری ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی ئەرێنیان هەبووە لەسەر شێواز و ئاستی ژیانیان. ژیانی هەر کەسێک یەکسانە بەو ئەزموون و دەستکەوتانەی بەرهەمی زەحمەتی و ڕەنج و ئازار و شەونخوونی و ماندووبوون و نیگەرانی و دڵەڕاوچێ و سەرنەکەوتن و گەڕان و تاقیکردنەوەی جۆراوجۆر و مامەڵەکردن و ناسینی کەسانی ترە. هەر کەسێک لە ژیانیدا بە چەند قۆناغێک تێپەڕ دەبێت و تێیاندا تووشی هەوراز و نشێ و چاڵ و دۆڵ و تەنانەت خەرەند و تەلانیش دەبێت کە هەر یەکێکیان وەک وانەیەکی گرنگن بۆ ژیانی ئەو کەسە. بۆیە ئەگەر کەسێک بیەوێ ئەو وانانەی ژیانی خۆی بە شێوەیەک لە شێوەکان بخاتە ڕوو، ئەوە بە دڵنیاییەوە کەسانی تر سوودی لێ دەبین و دەکرێت بکرێنە مۆم و مەشخەڵ بۆ ڕووناکردنەوەی گۆشەیەکی ژیانیان، بۆی بتوانن ئاسانتر بەسەر هەورازەکانی ژیاندا سەرکەون و سەلامەتتر بە نشێوەکانیدا تێپەڕن تا دەگاتە ئاستی گەیشتنە مەبەست و ئامانجەکانیان لە ژیان. ئەو وانانەی بەردەستان ئەزموونی ساڵانی ژیانن لە چەندین بارودۆخ و هەڵوێستی خۆش و ناخۆش لە شوێن و پێگەی جیاواز و مامەڵەکردن لەگەڵ کەسانی تردا لە پۆست و پێگەی جۆراوجۆر و شیلەی بەرهەمی خوێندنەوەی جۆراوجۆر و کارکردن لە پیشەی جیاوازی وەک دەستفرۆشی و فرۆشیاری سەرشەقام و ڕێگا و دوکانداری و وەرجێڕ و نووسەر و مامۆستا و یاریزان و خاوەنی کۆمپانیا و ئەکادیمیا و کاروباری کارجێڕی لە وەزارەت و زانکۆ و کۆلێژ و بەش و ڕێکخراوەکان. ئامادەکردنی وانەکانی ژیان ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژانە نووسراون و زۆربەی هەر زۆریان خۆم یان کەسانێکی نزیکی دەوروبەر پێیاندا تێپەڕیون، بۆیە زۆر ڕاستگۆیانە لەگەڵ واقعی کۆمەڵگەی خۆمان دەگونجێن. بۆ ئەوی وانەکان سوودی زیاتریشیان هەبێ بۆ خوێنەری بەڕێز، وانەکان بە زمانی ئینگلیزیش خراونەتە ڕوو تا لەبارەی زمانی ئینگلیزی و شێوازی وەرجێڕانیش سوود بەوانە بگەێنێت کە ئارەزووی دەوڵەمەندترکردنی فەرهەنگی وشەی زمانی ئینگلیزین و حەز بەکاری وەرجێڕان دەکەن. بۆیە خوێنەری بەڕێز سەرنجی ئەوە بدا کە لە کاتی داڕشتنی وانەکان بە زمانی کوردی زۆر جار چێش و سەروا لەبەر چاو گیراوە، بەڵام ئەو تایبەتمەندیە لە وەرجێڕانە ئینگلیزیەکە نەتوانراوە ئەنجام بدرێت. وانەکانی ژیان بەرهەمی سەرنج و هزر و ئەزموونە خۆش و ناخۆشەکانی ژیانن و
هیوادارم ببنە هۆی ڕۆشنکردنەوەی ڕێی ژیانی خوێنەران و ڕۆڵی چاوساغ و هاوڕێی ڕاستەقینە بگێڕن لە ژیانی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز. بە هیوای گەشتێکی خۆش لەگەڵ وانەکان دڵنیابن بەردەوام دەبین. هێمداد عەبدولقەهار محەممەد، 1/5/2019. وانەی یەکەم. بۆ ئەوەی گەورەتر بی لە چاوی خەڵک، ئاماژە بە گەورەی کەسانی تر بکە. To grow in the eyes of people, mention the greatness of others. وانەی دووەم. خۆت لە پشت گەورەی کەس مەشارەوە، تۆش مافی گەورەبوونت هەیە. Do not hide behind someone else's greatness. You have the right to grow. وانەی سێم. گەورەی مرۆڤ لە گەورەی بیرکردنەوەیەتی، نەک خانووەکەی. Human's greatness is in the greatness of his thinking, not his house. وانەی چوارەم. خۆناسین سەرەتای ئاسوودەییە. Knowing yourself is the first step towards peace of mind. وانەی پێنجەم. ئەگەر هەستت کرد کەس ڕێزت ناگرێ، ئەوە گلەی لە خۆت بکە، نەک لە بەختت. If you felt nobody respects you, blame yourself, not your luck. وانەی شەشەم. ئەگەر هەناوت ڕەش بێ، پەیوەکانت هەتا سەر سپی نابن. If your essence is black, your words won't be white for good. وانەی هەفتەم. لە ناختدا باخێک هەیە ئاوی بدە، ئەوسا بۆ خۆت لە سێبەری پشوو بدە. There is a garden within you. Water it, then rest in the shades. وانەی هەشتەم. نەبوونی متمانە ڕێگرە لە داهێنان. Lack of confidence hinders creativity. وانەی نۆیەم. چاوەڕێی دەرفەت مەکە، بەڵکو دەرفەت بۆ خۆت دروست بکە. Do not wait for opportunity. Create one for yourself. وانەی دەیەم. لە هەناوی هەر گرفتێکدا گەرای سوودێکی گەورەتر هەیە، بە دوایدا بگەڕێ. Within the essence of any problem, there lies a seed of better benefit. Search for it. وانەی یازدە. بۆ ئاسوودەیی پێویستە جیهان وەک خۆی ببینین، نەک وەک ئەوەی ئێمە دەمانەوێت. For peace of mind, we need to see the world as it is, not as we want it. وانەی دوازدە. هەرگیز یاری بە هەستە ڕاستەقینەکانی کەسانی دی مەکە، تەنانەت ئەگەر لە ڕووی عەقڵیشەوە کەم و کورتیان هەبێ. Never make fun of true feelings of others, even though they were mentally retarded. وانەی سێزدە. تواناکانت بەسەر تەمەنتدا دابەش بکە. Distribute your capabilities over your age. وانەی چواردە. بە چاوی گەشبینی تەمەشای دنیا بکە، ئەویش بە گەشی خۆیت پیشان دەدا. Look optimistically to the world. It will show its bright side to you. وانەی پازدە. بەهای ڕێز لە بەهای زێڕ زۆرترە. Respect is more precious than gold. وانەی شازدە. کەسایەتی مرۆڤ یەکسانە بە دنیابینی و ژیان دۆستی ئەو کەسە. One's personality equals his or her vision of the world and life. وانەی حەڤدە. هێز و تواناکانت بەسەر بەهرەکانت دابەش بکە.
Distribute your energy and strength over your talents and skills. وانەی 18 مەرج نییە دەم و دەست بەرهەمی کارە چاکەکانت ببینیەوە، بەڵام دڵنیابە لە شوێنێک دەیبینی هەرگیز چاوەڕێت نەکرد بێت. It's not a condition to see you immediate outcome of your good deeds, but be sure you will see it in a place you have never expected. وانەی 19 کورسی یان پۆست بەها بە کەسەڕەسەنەکان نادەن، بەڵکو کەسەکان بەها بە کورسی یان پۆست دەدەن. Posts and responsibilities do not give value to the real people, but the real people give value to the post. وانەی 20 درۆ و بوختان دوو چەکی دەستی نەزان و ترسنۆکەکانن، بۆیە مەیانکە بە بنەما بۆ هەڵوێست و بڕیارەکانت. Lies and fabrication are two weapons of the ignorant and the cowards. Never make them the basis of your stance or decisions. وانەی 21 مەهێڵە هیچ هاوڕێیەکت قسەت بۆ بهێنێ، چونکە نەدەبوو ڕێگە بدا ئەو قسانە بکرێن لە بەردەمی ئەو. Do not let any of your friends bring you others' speech, because he should not have allowed them to talk in front of him or her. وانەی 22 ئەگەر پێویست نەبوو بڕیار بدەی، ئەوە پێویستە بڕیار نەدەی. If it wasn't necessary to decide, so you should not decide. وانەی 23 بۆ ئەوەی ئاسوودەبی، ڕۆژانە ماوەیەک بە تەنیا لەگەڵ خۆت بە. To be happy, spend some time alone with yourselves on daily basis. وانەی 24 ژیان بەس تۆی تێدا نییە، بۆیە خۆت مەکە بە تەوەری هەموو شتێک. Life does not have you in it only, so do not make yourself the center of everything. وانەی 25 ئەگەر دەتەوێ هاوکاری کەسێک بکەی، سەرەتا پێویستە متمانەی بەدەستبێنی تا هاوکاریەکەت قبول بکە. If you want to help someone, first you need to win his trust in order to accept help from you. وانەی 26 ڕاستیەکان هەرگیز درۆ ناکەن، بۆیە بە دوایدا بگەڕێ تا ئەویش بە دواتدا بگەڕێ. Truths never lie, thus search for it so that it also searches for you. وانەی 27 سەرکەوتن چەند گرنگە، هەنگاوەکانی دوای سەرکەوتنیش هێندەی تر گرنگن. Success is important. The steps afterward success are more important. وانەی 28 هەوڵ بدە ببە ئاوێنە بۆ هاوڕێیەکانت. Try to become a mirror for your friends. وانەی 29 هونەری گوێگرتن لە خۆت، لە خەڵک و لە سروشت، لە هەموو هونەرەکانی تر گرنگترە بۆ ژیانێکی ئاسوودە. The art of listening to yourself, to others and to nature is the more important than other arts for a happier life. وانەی 30 ئەوانەی هی خۆتن دەستیان پێوە بگرە، نەک ئەوانەی دەتەوێ بۆ خۆت بن. First, catch those that are yours, not those you want to be yours. وانەی 31 لەسەر دەرفەتی چاکەکردن باز مەدە، چکە چاکەکردن بە هەموو کەس و لە هەموو کاتێکدا ناکرێت. Never skip any chance to do good, because doing good cannot be done by everyone and not at every time. وانەی 32 وانەی 32 هەستکردن بە بەرامبەر کەسەکان و بوونەوەرەکان و سروشت ئەو پەڕی تێگەیشتن و پێگەیشتنی مرۆڤەکانە. Feeling others, people, other creatures and the nature
is the utmost degree of understanding and maturity of human beings. وانەی 33 لە خۆباییبوون دوژمنی سەرسەختی مرۆڤبوونە. Arrogance is the utmost enemy of being human. وانەی 34 بۆ ئەوەی سەرکەوتووبی پێویستە ئامانجەکانت دیاری بکەی و کار بکەی بۆ گەیشتن بەو ئامانجانە. باشتریشە ئامانجەکانت بە نووسین لەبەردەست بێ. To succeed, you need to identify your objectives and work for achieving them. It's even better to have the objectives in writing available. وانەی 35 ئاگادار بە هیوا و خەون و خۆزگە جیاوازن لە ئامانج. بۆ ئەوەی سەرکەوتووبی دەبێ جیاوازی نێوانیان بزانی. Be aware, hopes, dreams and wishes are different from objectives. To succeed, you need to know the difference between them. وانەی 36 ئارامگرتن کلیلە بۆ چارەسەری زۆربەی گرفتەکان، بەڵام زوو نەدان و کاردانەوەی ژیرانەش دەتگەێنێنە هەمان ئامانج. Patience is key to the solution of most of the problems, but not taking quick decisions and smart reactions will take you to the same destination. وانەی 37 ئەگەر خاڵێکی لاوازت لە هاوڕێیەکت بینی هەوڵ بدە چاچی بکەی نەک ئیستیغلال. If you found a vulnerable point in one of your friends, try to fix it, not use it. وانەی 38 شەرمکردن لە ویجدانی خۆت ئەوپەڕی تێگەیشتنە. Feeling shy of your conscience is the utmost level of understanding. وانەی 39 چاوەڕێی خراپترین سیناریۆ بکە لە ژیان، بەڵام بۆ باشترینیان هەوڵ بدە. Expect the worst scenario in your life, but work for the best. وانەی 40 هەوڵ بدە لە گۆشەنیگای جیاواز لە کێشەکان بنواڕی، بۆی کاردانەوەت گونجاو و کاریگەر بێت. Try to look at the problems from different perspectives so that your reactions are appropriate and effective. وانەی 41 ئەوەی ناخی پاک بێت تیشکەکانی چاوی و پەیوەکانی سەرزاریشی پاک دەبن. The one whose essence is pure, the rays of his eyes and words of his mouth will be pure as well. وانەی 42 مادەم ڕێگا هەیە پێویستە بە دوای ئیرادە بگەڕێی بۆ ئەوەی ئامانجەکانت بپێکی. Since there is way, we need to look for will to achieve our objectives. وانەی 43 هەرگیز شانازی بە یاسخێشکاندن مەکە، چونکە ڕەنگە تۆ نمونەبی بۆ چەند کەسێکی تر. Never boast for breaking the laws, because you might be the role model of so many. وانەی 44 لەبەر خاتری کەس خۆت مەدۆڕێنە و خۆت سووک مەکە، چونکە هەر ئەو کەسانە وەک دۆڕا و سووک باست دەکەن. Never lose yourself or belittle yourself, because those people themselves will talk about you as losers. وانەی 45 ئەو کەسانەی بێشایستەبوون دەسەڵاتیان دەکەوێتە دەست، ڕەشێتی ناخیان بە بڕیارەکانیان ئاشکرا دەبێت. Those who undeservedly get to posts, the blackness of their essence will be revealed by their decisions. وانەی 46 کەسێک ئارەقەی بۆ نانی ژیانی کردبێ زیاتر جێگەی متمانە و وەفایە. The one who has sweated for his living is more trustworthy and sincere. وانەی 47
نرخ بۆ هەموو شتێک دامەنێ چونکە دنیا بەسپارە نییە. Do not put price for everything because the world is not just money. وانەی 48 ئەوانەی لە کردی پەروەردە و فێرکردن کار دەکەن پێویستە بەلایەنی کەم مرۆڤ بن بۆ ئەوەی سەرکەوتوو بن. The people who work in the education sector must be at least human to succeed. وانەی 49 پەیوەندیەکانت مەکە قوربانی بەرژەوەندیە کاتی و کورتخایەنەکانت. Do not sacrifice your relations to some tentative and short-term interest. وانەی 50 ئەوەی بە ڕێزگرتن و ڕێزنیشاندان ئەنجام دەدرێ زۆر لەوە کاریگەرترە کە بەهۆی ترس و دەسەڵات ئەنجام دەدرێ. What can be done through respecting and showing respect to others is more effective than what is done through fear and authority.